سڵاتان لێ بێم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازە و سەرنجڕاکێش لە بەرنامەی جاری هەفتانە هەیە تا کۆتایی بینەرمان بن. بۆ یەکەم جار لە کوردستان چەندین جۆری جیاوازی ئۆتۆمبیل دەکرێتە زرێپۆش. گروپێکی گەنج لە کەمپی ئیسیان داهێنان دەکەن لە بواری ئەلەکترۆنیدا. وەستایەک بە شێوەیەکی سەرنجڕاکێش گۆزە و ئینجانە بۆ باخچەکان دروست دەکات. ئەنوەرە تروشی هاوڵاتێکی خەڵکی دهۆکە ئەو لەگەڵ دەستپێکی شەڕی داعش لەگەڵ هێزەکانی پێشمەرگەی کوردستان بیری لەوە کردوتەوە کە بە جۆرێک هاوکاری هێزەکانی پێشمەرگە بکات ئەو بە بیرۆکە و داهێنانی خۆی ژمارەی زۆر لە ئۆتۆمبیلی هێزەکانی پێشمەرگەی زرێپۆش کردو بۆی کە بتوانێت یارمەتیەکیان بدات. ئێستاش لە کارەکەی بەردەوام و ئامانجیشی خزمەتکردنی زیاتری پێشمەرگەیە کە گیانی خۆیان بەردەوام بۆ پاراستنی کوردستان دەکەنە قوربانی. او باشه جک کردن ترامبیله بدایت که سارته دینا دی بشیوه سار پارچه کن دینا سر آسانی شویره در بازی بشه کدید کن البته بشه بس هم داخلیات این نداره کوشن قاعیه سقف چملوق سنگینه دعامینه لایتن همه تشتکی عملی بد کن من تأخر سر آسانی بس استرنت تداد مینید حتی بین القاعده باشه دوی سارها تجربه ترامبل اول تش جام ماجه فکر جامای مرا کرد نوکه جامت پشتیت ماین هر دو جامت پشتیش هم دیوه که پیشکی همی تشتی یارمتیا پیشمرگید کم و سیارت و آمیرت شکستی کامیرت عاطل دیر بینید بر چاوا ام بدایت بواشول که پشتی هنگی ام ما بشه دی وکر که ام سیاره گل نبر چکن زیری پوش دست پیکاوی کاری که ما دست پیکری هندک آلیات سربازی بون همار بون اوید جیش عراق بجهلاین و کفن دست داعش و پشتینگی پیشمرگه سر داد شو همی ول گرتن امرا بنجاره کادی منی جنگ کردن او ترامبیلا مزفر النبوه کی بری که همی بود بدل کردن مکینه تو ما بدل کردن تایر تو ما بدل کردن یعنی ما ساره ولی کرد که کفت کاری دال جبهی فکر که باش بو ما چه بوش بیشولی یعنی ما خبرت چه بو ام ساره خود چه که نو که ام یل ساره که چت که نو که هم اره و که هر ولاتا کی ساره خو ما هی كميت إن كردستان سر نبسيا يعني صفرة ما شكري حتى دي ما كيس يا رام إن شاء الله فانيزيكا ده تخاري ودبي. الطابع صوتي بيجي. الطابع صوتي بيجي بعد كده. أصلاً ما تعرف كده. حكيت بس حكاية في نوفا ترومبيلي هيش بارچك تدانه مويا كما زري پوش نكريه هر پارچكاوي ما مثلا أوا جيريا و جي چند شدينه سر چند قپاقه کادی هاي هر تتا پارسته الفيري حكيت برخد جي قاهش هم بجن قاهش حزام خرج نافدا درع كريه بيني هميتش هيش جهه که وساره نامینی که زری پوش نکرد اگر تو بین برای کامیرت سحکه اویره یا صامت
هي مسحكري منطقة ما كانت بجد عراق عام بارك داك شر اللي خلاص نابي دج من زورة يعني قالك بشت حزبايت هين قالك عندك إرهابي هاي مرفنا بالنهاية ديارة في جا منظمات أجنبي قالك داخل العراق يبون اف منظمات أجنبي اف رخراوت شولت كانت عراقي دا الباري غازي شولت كان شولت إنساني كان الكامبال دفلاجا بيوستي صارت قولا نبر إسارة قولا نبر جفقا بهر اف دورة الدور بريمة ولاتي ما نهلن بين كردستان دا وكي هر سه دولت مدرجن تركيا وسوريا وعراق بشكل نهل إسارة قولا نبر بيتا كردستان دا هر تشتكي گردابی سربازی و من اکیل سرمن نشن داخل کرد. ماجی در فدی دم کارگاه کاسا وکین اف کسی تتویرد استفاده لبینی. هر آریشه که هبیت توی ترمبیل ده او ترمبیل ام زیری پشت کین ام دیاری. ده بیشتر ما اف آریشه هی آن اف مشکله هی تو شب مچاره سر که. مثلا که تو ترمبیل کش در و ولاتی بینی آریشه کل پیدا بو او ترمبیل دشکار کوید. ده چه بیجه در و ولاتی تو نشه بیجه بیجه متفرق کرد بو آدرس بود. نخیر همی کسی حق نین ترمبیل آزاری پوش کرد او کسی ترمبیل آزاری پوشت کرد دبید موافقه هبید ازن هبیدش لای وزارت نافخوبه هکر وزارت نافخوش موافقه نداده ام بر پرسی مثلا کس اک شریکه کمپانی کات دفمه پیستی به سرک آزاری پوش بو ام دل دیف اولیات تویچی که اول چه کسی چه شریکه چه کمپانی چه کارت کرد کاری چه اینجا دید طلبا جناب وزیری کن اف کمپانی پیوستی چند ترمبیل زیری پوشه هم حس کن جناب رازمندی بفر هر سیاره که کوالیت یک خویا هی مثلا سیاره هکر 4 پستن بیتو نشب که از زیری پوش ناکشید یمینی اما بارا پتر او ترمبیلت امکن از زیری پوش گازه او بو شرکات نفتی چون سیاره پانزی نابی داخل حقل نفتی بید ایلا گاز بید اما سیارت شخصیت مدنی وزیرک بکرید او پارلمانه که بکرید مسئول مدیر دایره که بکرید او پانزینه اما سیاره بود که نه پانزین و که دی همی سیارت ما گازن بارا پتر مکینه و 8 پستن که ارترمبیل که از چیت کامل ویری از صد ضمان دموی جهتی که افساره من چکری اگر هاتو صباحی اشکالک آریشکت و ترمبیل ده بو او جهت الشد من محاسبه من بکد لهر جهه کی بید بس اگر تو ترمبیلکش در و ولاتا کی بینی ولاتا کی اجنبی بینی ترمبیلات زری پوشه و گلت چو مرفت ده هاتا کشتن تو ده چه شی اوی کابرای سزاده ده چه وقت چه وقت دسته گهی توی کابرای که تو بیجواره اف ترمبیل میاشته کری اف آریشه های دستوان ناگهیده بس امید ناف کردستان دا ما بر همین ناف خویی هی ام زمان دینوی جهتی و ام سواره دینه سروی کوالیتا ما چکری ام زمان دینه ژیانی ئاوارەیی وای لە گەنجانی کەمپیسیان نەکردووە کە دەستبەرداری خولیا و خەونەکانیان بن عاسم لەگەڵ 4 گەنجی بەهرەمەندی کەمپیسیان گروپێکیان دروست کردو بە ناوی گروپی داهێنەران ئەوان توانا و بەهرەکانیان لە گروپەکە خستۆتە ڕوو کە داهێنانی کۆمەڵێک ئامێری ئەلکترۆنی جیاوازە و ئێستاش لە کارەکانیان بەردەوامن. خده بریم برون کیفامش اختراعات آمارد هات بس فرصش مرنت کتیته از اینکه چی جیبم بیا پشتی کم روین فرصش مرا کتل وی کم پیدا زد شغلم و حوالت میجی مستعدم بتکن اجمیش ده قال کیفامش اختراعات آمارد هات خده اکثر شيء اس ترمير قاعد شيت كم التحكم عن بعد جدور تحكم يزام بيبكا وبس
نلبر العالم شتكم يعني فكرة خود شتكم فكرة با خود شتكم يعني إنه القناتين بدها يقع حريق متشكرية ترجع حريق ومدبابك تشكريات تدرى بيشي وكم وقالك فكرة مدي هينا في اختراعات همو فكرة منن وقال بزحمة النهر شخص كاري تشي بكا وزروجة 4 ساعات تقريبا 5 ساعات از ليش شغلم تذكرم اختراعات تشي بكم ومزي بكا نجيه كي روجة ميستر بكا فانتشتا اختراعات ما قالك ان دبابك تشي كريا بجهاز التحكم المشي مترمبيلك تشي كريا بجهاز التحكم المشي ترمبيلك حريق متشي كريا اقر فدمرينه مترمبيلك دي تشي كريا نادعمينه سر حساس شغلك تشكت بيشيدة فتلينه بس مش خارج افجيجي متشكريش افكاري خوش بر استراحه وان تيذبم خد جيم قلب زحمة تقريبا دمتر جيمه بدأت حكومات جهكي معني منظمات شتشبه دعم مكرات جهكي ميسترو فكرت مازال بام هنا مدري فكرت خبط تورينو ميستركم وقالت شيء مازال أقل مدة هم زي شيء بكم بس أزني كامل دمتر هذا الشيء هونەرمەند کۆچەر بابان بە شێوازێکی جیاواز وێنێ و کەسانە دەکێشێتەوە کە بەتەمەنن بەڵام لە کارکردن بەردەوامن. ئەو وێنەکانی لەسەر چەند مەتریالێکی جیاواز وەکو شوشە و تەختە و کاشی دەکێشێتەوە وەروەها وێنەکانیشی بوونەتە جێگەی سەرنجی زۆر کەس و ئەوێت خزمەتی ئەو کەسانە بکات کە بەتەمەنن بەڵام خزمەت بەتەمەنەکەی خۆیان دەکەن. دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی وێنەکێشان لە دوایشدا چوومە کۆلێژی هونەر بەشی گرافیک دیزاینم تەواو کردو لە پاشاندا چۆنێتی کارکردن و هەڵبژاردننی ئەم شێوازە کارکردنی خۆم لە زۆر پێشترەوە لە بیرکردنەوە ما بووە هەمیشە بە جۆرە کار بکەین کە بتوانین ئەوەی کە لە دیوی ناوە یاد بڵێن لە دیوی پشتەوەی ئەو خەیاڵانە هەیە کە لە مرۆڤێکە یا لە بیرکردنەوەی زەهنی کەسێکا هەیە بە دەری بخەم. ئەو شێوازشی کە بەکارم هێناوە بۆ بەدەرخستنی ئەو جۆرە کارانە لە ڕێگەی ئیشی دیجیتاڵیەوە ئیشەکانم زیاتر
ئەو جۆرە ئیشە دیجیتاڵیانە زیاتر لە کۆمەڵێ ئلیمنتی جیاوازە کە تێکەڵاویەکەم بەیەکەوانە ئەکرێ پێی بڵێ کۆلاج وەنیە کۆمەڵە ئلیمنتە تێکەڵاویەکەیت و فۆرمێکی لێ دروستەکە یاخود تابلۆیکی لێ بەرهەمێنیت. لەم زەمانی ئێستاە کە بەم جۆرە ئیشکردنە ئیشەکەم بنمونە چوومەتە قۆناغێکی تری ئیشکردنی دیجیتاڵیەوانە وابەستە نیم بە هیچ شتێکەوە دائیمەن ئەو بابەتانە هەڵبژێرم کە خودی خۆم کە ئەزانم زۆر نزیکە لێمەوە کە ئەزانم ئەتوانم بابەتەکە زاڵ بم بەسەریا و لە ڕووی ئیشکردنەوە بەرەو پێش بچم لەگەڵێ. وەستا تێفور کە ماوەی چەند ساڵێکە کاری بیناسازی دەکات لەگەڵەوەشتا خولیای هەبووە کە کاری ڕازانەوەی باخچە و درەختی ناوماڵەکان بکات ئێستاش توانیوێتی لا ڕێگەی دروستکردنی گۆزە و ئینجانەوە باخچەی ناوماڵەکان بڕازێنێتەوە لە کارەکەشی بەردەوام و دەڵێت ئەگەر خولیایەکت هەبێت پێویستە لەسەری بەردەوام بی. Pennsylvania, Jas Mantu, Burmanitan, Mantu, Arikishi, Chimantoka. ناو مۆسا تەیفورە لە شاری سلێمانی لەدایک بووم لە گەڕێکی شێمحەدین ساڵی 61 لەگەڵ تابێتیەکەم ئاوردۆ لە دەستم کرد بە کرێکاری و لە کرێکارەکە بووم بە وەستا و دوای تاڵانی 2016وانە کە ئیشم وردە و لە بەرەوکزی چوو لە یوتوب بۆ سەیری ئەم گوڵان وشتانەمەکە کە چۆن دروستەکرێ لێوە فکرەکەیم وەرگرت و خۆشم وردە و دەشتم بۆ زیاد کرد بەسەوانە و کاتە بە گەچ ئەیان کرد لە یوتوبەکە وەکو سڕی میهنەکە نیانیا بەدەسەوە من خۆم هاتم گۆڕیم کردم بە چیمەندۆ لە بەروی گەچەکە ئەشکا و پارچە پارچە ئەبەوە لە دوایەوەی کە گڵت تێکرد ماوەیەک ئەما ئێوانە دوای ماوە دووە ئەشکا و تێک ئەچوو بەس ئێستا بۆنی چیمەندۆکۆ تێک ناچێ و لە 2016 دەستم پێ کرد بەم ئیشەکەم خۆم لێ ڕازیم خۆم حەزم لێتی توانم بم زیاد لە 200 دانەیە کە بێ کە دروستم کردەوە بۆ خۆم زۆر گۆڕانکاریشم تیا کردوم چکە زۆریان خۆم ئەگەر سەیران بکەن بە چەو دروستم کردو چەوم لیاوەتەوانێ دوای ئەوە چەوەکە واڕنیشەکەی دەوانەوە بە واڕنیشەکە لە ماعەبێ جوانترێ بێ یا شێوەی نەخشەکانیان مەسەن دروستکردین یەتوانی بڵێن چوارلا بێ یا دوان بێ یا دانەیەک بێ یا گۆڕانکاریەکان بەدەست خۆتە حەزی خۆت یا زۆریان لەسەر قاڵبی سەبەتەی سەلەی پلاستیکی دروستەکرێن بە بەتانی ئەکرێ بە چیمەنتۆ ئەکرێ کاتێکی زۆریان ئەوێ بۆ دروستکردنەکانیان یعنی دروستکردنەکەیان زۆر بەو شێوەیە ئاسان نییەگە کەسێ حەزی لێنەکە بەس کەسێ حەزی لێ بکە وابزانم ئیشێکی قورس و ناڕەحەت و ناخۆش نەبێت. دەستپێکردنی ئەم کارە وەکو حەزێکی خۆم بەڕاستی حەزم لێ هەبوو چکە خەریکی گوڵ بەخێوکردن و ئەوان نەبووم و تەمەنەکەشم وای لێ کردوم کە نەتوانم من ێستا دایم ئەو ڕاکە بکەم بە دوایینە خولیا و حەزێکیشم هەبوو بۆی حەزیشم لە ئیشی جوان و شتی جوان بووە دروستکردینان ئێستا ئەمە شێوەی کولەکەی ئەمە قاڵبی کولەکەیە هەر کولەکەی بارەکەوی پێڵێن لای خۆمان بە دوو پارچە دروستەکرێت دوای ئەم دوو پارچە ئەینەوە لێ یەک
ئەمانە بە پەڕۆ ئەگرینەوە ئەم سەری لا ئەبین لە ناوە چیمەنتۆی تێئەکەینەوە بۆ ئەوەی قایم بێ دوای ماوەیەکە وشک بۆ لە ژێرەکەی و کونی تێەکەن بۆی بکەین بە گوڵدانەکە گوڵەکەی تیا بڕوێت و ژێرەکەی نەرزێ و ئاوەکەی لێ بچێتە دەرەوانێ. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی هەفتانم لە کوردستان 24ەوە پێشکەشکردن تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەربن.